ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژا لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتیا و کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرتان پێشکەش دەکەین. محەممەد ئۆجەلان برای ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و مەزلوم دینچی پارێزەری، عەلی کونار برای عومەر خێری کونار، پۆڵات یەڵدرم برای حەمڵی یەڵدرم و مەلیحە چەتین خوشکی وەیسی ئاکتاش بۆ چاوپێکەوتن داواکاریان پێشکەش کرد. خانەوادەکان لە ڕێگای داواکاری کۆماری بورسا داواکاریکەیان پێشکەش کرد تا سەردانی بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی بکەن. پەیوەندی ڕێبەر ئۆجەلان لەگەڵ جیهانی دەرەوەدا بە تەواوی پچراوە و وەڵامی داواکاری پارێزەران و خانەوادەکەی بۆ ئەنجامدانی دیدار ڕەت دەکرێتەوە. دوای چەند مانگێک با پارێزەران دەڵێن سزای دیسیپلینی بەسەردا سەپێنراوە. هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە جەمیل بایەک لەمەڕ بە کاریگەریەکانی سیستەمی سەرمایەداری لەسەر ڕۆژهەڵاتی ناوین و بەتایبەت لە کوردستان واقعی پرۆسەی با کۆمەڵایەتی بوونی گەلی کورد و پارادایمی مۆدرنیتەی دیموکراتیکی ڕێبەری گەلی کورد و تاریکی با ناونیشانی باشووری کوردستان لە ناولەپی سیستەمی سەرمایەداریدا بۆ گۆڤاری ئازادی کۆمەڵگا نووسیوە. لە موتارەدا جەمیل بایەک باسی لاواقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک ناوەندی شارستانیەتی دەوڵەتگەرێتی چینایەتی کردووە و بە ئاماژە با سەرهەڵدانی یەک شارستانیەتی لا جیهاندا و هەروەها دەسەڵاتی ناوەنگەرایی باسی لا سیمای هەژمون خوازانەی ئەم ناوچەیە کردووە کە تا ئەمڕۆکەش بەردەوامە. بایەک با ڕەچاوکردنی ڕاوەی دوورمەودای مێژووی فێردیناند برۆدل تێکەڵاوبوونی سیستەمی ڕۆژهەڵاتی ناوینی لەگەڵ سیستەمی سەرمایەداری جیهانی خستووەتە ڕوو ئاماژەی بەوە داوە سیستەمی سەرمایەداری جیهانی لە واقعدا بەردەوامی شارستانیەتی ڕۆژهەڵاتی ناوینە تا ڕادەیەک کە بەهاو نۆرمەکانی شارستانیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ مۆدرنیتەی سەرمایەداری ئوروپی گوازراونەتەوە. لەمڕۆوە نابێت مۆدرنیتەی سەرمایەداری سەرپاک جیاواز لە شارستانیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیر بکرێت. جەمیل بایەک لە موتارەدا بەڵام پێی وایە ئەم دووە با تەواوی وەکیەک نین و جیاوازی لە نێوانیاندا هەیە. چۆنیەتی سەرهەڵدانی شارستانیەتی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یەکێکە لە گرنگترین بابەتەکانی مێژوو. بایەک با گەڕانەوە بۆ تێزەکانی پێی وایە بە ڕێزۆجەلانیش با گرنگیەوە سەرنجی لەسەر ئەم بابەتە هەبووە بۆیە گرنگە مرۆڤ ڕاوەستە لەسەر ئەم بابەتە بکات. هەروەها جەمیل بایەک لە موتارەدا لەسەر پێویستی گرنگی پێدانی شارستانیەتی دەوڵەتگەرێتی چینی ڕەتێنراو و بیردەخاتەوە و ئاماژە بالایەنە جۆرە و جۆرەکانی ئەم ئەستەما بەتایبەت لەسەر ژنان و شێوازی ڕوانین لەسەر ژن وەک خزمەتکار دەکات کە ڕیشەکانی خۆی لە ناو ئاینەکانی مەسیحیەت و ئیسلامیشدا داکوتاوە و دواتر لە ڕێگای دەوڵەتەوە لە ڕێگەی دەوڵەتە کۆلۆنیالیستەکانی کوردستان وەک بەشێک لە سیاسەتی ژێنۆساید بەسەر کوردیشدا داسەپاوە. لە بەشێکی تری وتارەکەی بەڕێز جەمیل بایەک با گرنگی پێدانی تایبەتمەندیەکانی ژیاری کورد لە وتارەکەیدا پێی وایە گەلی کورد خاوەنی کەسیەتێکی وەهایە کە هیچ کاتێک ئەم شێوە تێڕوانینەی بە تەواوی پەسەند نەکردووە و با درێژایی مێژوو لە ناو سیستەمێکی چینایەتیدا نەژیاوە و هەڵویست و شێوازێکی ژیانی لە سەر بنەمای پرەنسیپی دیموکراتیکی کۆمینال دامەزراندووە. بەڵام چینەکی دەسەڵاتداری تەسکیشی هەبووە. ئەو میراتانەی ئەم چینە باڵا و دەسەڵاتداریان دامەزران تا سەدەی 19 بەردەوام بوون. بەڵام لە ئەنجامی کاریگەریەکانی مۆدرنیتی سەرمایەداری لەگەڵ گەشەسەندنی سیستەمی دەوڵەتی ناوەندی لە چوارچەوەی پلانی بنیازنانی سیستەمێکی ناوەندیدا عوسمانی و سەفەویەکان هەوڵی نەیشتنی میرنشینە کوردیەکانیان دا. ئەم دۆخەش لە نێو چینی دەسەڵاتدارانی کووردا کاردانەوەی لێککەوتەوە و بووە هۆی خۆپیشاندان و
ناڕەزایەتی. ئەمڕۆ مۆدرنیتەی سەرمایه‌داری بە بانگەشەی کۆمەڵایەتی بوون تا گەرایی و ئەو کەسانەی لە کۆمەڵگە دابڕاون و بۆ ژیانی مادی و پارە دەگەڕێن کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگە و تاکەکان پەرە پێدەدات. لە کوردستان ئەم کارە لەسەر بنەمای ژینۆسایدی کورد دەکرێت، بەم مانایە زیانەکانی لە کوردستان زیاتر و وێرانکەرتر دەبن. لەگەڵ پەرەسەندنی فەرهەنگ و شێوازی ژیانی مۆدرنیتەی سەرمایه‌داریدا نەک هەر کۆمەڵگە و کۆمەڵایەتی بوون نامێنێت، بەڵکو کوردایەتیش بەما کۆتایی پێدێت. ڕاستیەکەی کوردایەتی دیاردەیەکی پێویستە بە کۆمەڵایەتی بوونەوە، بە بێ کۆمەڵایەتی بوون کورد بوونی نییە. ئێستا دوژمنی داگیرکەری ژێنۆسایدکەر ئامانجی ئەوەیە کە بە کەڵکوەرگرتن لە زیانەکانی مۆدرنیتەی سەرمایه‌داری لەسەر کۆمەڵگە و تاکەکان ژێنۆسایدی کورد بکات. بایەک بە ئاماژە پێدانی ڕۆڵی ژنان و گەنجان لە ناوچەقی سیستەمی تاکڕەوانە و پاڵانخوازی سیستەمی مۆدرنیتەی سەرمایه‌داری بەتایبەت لە باشوور لە وتارەدا پێی وایە ئەم توێژە دینامیکی تێکۆشان و خەباتی بەردەوامن. لە بەشی کۆتایی ئەم وتارەدا بەڕێز جەمیل بایەک ئاماژەی کردووەتە سەر پێویستی تێگەیشتن لە جەوهەر و تێگەیشتنی مۆدرنیتەی سەرمایه‌داری کە چۆن مرۆڤەکان لە بایەخە مرۆڤیەکانی بەتاڵ دەکاتەوە. هەر بۆیە پێی وایە وەک تایبەتمەندی مێژووی کورد ناوەندی ژیانێکی کۆمیناڵی پێکهێناوە و بایەخە گشتیەکانی کۆمەڵایەتی بوون لە ناو کووردا زۆر بەهێزە و ئەم بایەخەی ژیانی کورد لە دژی تاکخوازی بڕەو پێدراوی مۆدرنیتەی سەرمایه‌داری بنەمای قوڵقاندنی ژیانێکی واتاداری ئازادانەیە. لە دوایین دێڕەکانی ئەم وتارەدا بەڕێز بایەک داکۆکی لەسەر ئەم خاڵە دەکاتەوە کە مەحاڵە باسی بوونی کوردایەتی دابڕاو لە کۆمەڵگە بکرێت، بۆیە وەک کۆمەڵگەی کوردی دەبێت دژی ذهنیەتی مۆدرنیتەی سەرمایه‌داری و شێوازی ژیانی سەرمایه‌داری شەڕ بکرێت و ژیانێکی ئالتەرناتیڤ دژی مۆدرنیتەی سەرمایه‌داری پەرە پێ بدرێت. هەر بۆیەش بۆ ئەمە ڕێبەراپۆ پەرەی بە تێوری مۆدرنیتەی دموکراتیکدا پێویستە تا دەتوانین گفتوگۆ لەمەڕ ئەوە بکەین و لەسەر ئەو بنەمایە ژیان ئاوادان بکەینەوە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنیگەل هەپەگا ئاماری چالاکیەکانی گەریلاکانی ئازادی لە دژی سوپای داگیرکەری تورک و هێرشەکانی ئەو دەوڵەتە داگیرکەرە لە ڕۆژانی 25 و 26 ئەیلولی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە گەریلاکانی هەپەگە و هێژاستان لە 25 و 26 ئەیلول 6 چالاکیان لە دژی سوپای داگیرکەری تورک لە گۆڕەپانەکانی بەرخودانی گردی جوودی ئامێدی و بەهار لە زاب شیلاتزێ لە متینە و گردی شەهید هێمن لە خواکۆر ئەنجامداوە. هەپەگە ئاماژەی بەوەش داوە لە ئەنجامی ئەو چالاکیانەدا درۆنێک لە ناوبرا و درۆنێکی دیکەی بۆم ڕێژکرا و دەستی بەسەردا گیرا و با چەکی قورس گورزلات داگیرکەران وەشێنرا و کۆتایی با جموجوڵەکانیان هێنرا. لە ڕاگەیاندراوەکەدا هەروەها هەپەگە باس لەوە دەکا لە 24 تا 26 ئەیلول سوپای داگیرکەری تورک 5 جار لا گردی جوودی هەر جارێکیش لا گردی ئامێدی و FM و زاب بە تەقەمەنی قەدەغەکرا و تۆنێلەکانی گەریلای بردومان کردووە. هەپەگە ئاماری هێرشەکانی دەوڵەتی تورکی بەم شێوەیە خستوەتە ڕوو. لە 24 تا 27 ئەیلول دەوڵەتی تورک با فڕۆکەی جەنگی باگشتی 26 جار گۆڕەپانەکانی بەرخۆدانی لە هەرێمەکانی خواکۆرگارە و هەرێمی شەیدەلیلی ڕۆژاوای زاب بردومان کردووە. هەروەها باگشتی 14 جار با هێلیکۆپتەری هێرشبەر هەرێمەکانی خواکۆرک و زاپی بردومان کردووە. کۆمیتەی پەروەردەی کۆما جڤاکین کوردستان کەجەکە لەبارەی هێرشەکانی دەوڵەتی تورک لەسەر دامەزراوە پەروەردەیەکانی زمانی کوردی باگشتی و بە تایبەت هێرشەکانی چەند ڕۆژی ڕابردوو ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەاندراوەکەی کەجەکەدا هاتووە بێگومان مامەڵەکردن لەگەڵ ڕێبەراپۆ مامەڵەکردنە لەگەڵ گەلی کورد گۆشەگیری سەر ڕێبەراپۆ و هێرشەکانی دژی هەبوون زمان و کولتوری دابڕاوی یەکترنین. لەمڕۆدا دەوڵەتی تورک لا دژی گەلی کورد شەڕێکی فرەلایەن بەڕێوە دەبات. وێڕای هەموو هێرشە قورسەکان ڕێبەراپۆ گەریلاکانی ئازادی کوردستان و گەلی کورد لە هەموو جێگایەک پێشنگایەتی بەرخۆدانێکی بێهاوتا دەکەن. هەروەها کەجەکە ئاماژە بەوەش دەکات لە دامەزراندنی کۆماری فاشیستەوە گەلی کورد دووچاری هێرشی قڕکردنی گەورە بووەتەوە. لالایەک جلوبەرگی کوردی قەدەغەکراوە و لالایەکی دیکە زمانی کوردی قەدەغە دەکرێ و هێرش دەکرێتە سەر فەرهەنگ، بەڵام گەلی کورد تەسلیم نەبوو چۆکی دانەداوە. ئەمە ماوەی 100 ساڵە گەلی کورد لا دژی هەموو جۆرە تواننەوەیەک
لە بەرخۆداندایە. لە درێژەی ڕاگەیاندراوەکەی کۆمیتەی کەجەکە دەڵێت ئەمڕۆ دەوڵەتی تورک و دەسەڵاتداری ئاکەپە مەهەپە با دروشمی یەک زمان یەک ئاڵا یەک میلەت و یەک دەوڵەت دەجوڵێتەوە و هەوڵ دەدات کۆتایی بە هەموو دەنگ و ڕەنگەکانی دیکە بهێنێت و جەختیش دەکاتەوە لا بەرامبەر سیاسەتی زۆرداری پێویستە بە ئیرادە و بەرخۆدانەوە لا پێناو ناسنامە و زمانی خۆمان تێکۆشان بکەین. کەجەکە با پێویستی شیزانی هەموو ڕۆشنبیران، ئاکادمیسیان و نووسەران و وڵاتپارێزان و هێزە دیموکراتیکەکانی کوردستان و تورکیا خاوەنداری لازمان و کولتوری کوردی بکەن و خاوەندارێتی لە زمان و کولتوری کوردی با بەکارهێنانی زمانی کوردی لە هەموو بوارەکانی ژیاندا بەدی دێت. لە کۆتاییشدا کەجەکە جەخت دەکاتەوە زمان ڕەگ و هەبوونی کووردە. ئاکەپە مەهەپە دەیانەوێت ئەم ڕۆحە لەناو کوردان لەناو ببەن. ئەوان لە ڕۆحی کوردی ئازاد دەترسن. پێویستە گەلی کورد بە شێوەیەکی بەهێزتر و فراوانتر بۆ پاراستن و پێشخستنی زمانی کوردی درێژە بە تێکۆشانی خۆی بدات. هەموو کارێک بە کوردی بکرێت و هەروەها لە هەموو شوێنێک بە زمانی کوردی قسە بکرێت. جەنگاوەرانی شیار عەفرینی هەبەدەها ئاشکرایان کرد لە 19 ئەیلولدا لە کۆڵانی کەرەمی گەڕەکی دوودولووی ناوچەی عومرانی ئەستەمبوڵ گڕیان لە کارگەیەکی مۆبیلیات بەرداوە کە خانەوەنەکەی بەڕێوبەرێکی ئاکەپەیە لە ناوچەکەدا. جەنگاوەرانی شیار عەفرین لوقمان ئیسماعیل لە ڕاگەیاندراوەکەیاندا ئاماژەیان بەو داوە لە ئەنجامی چالاکیەکەیاندا کارگەکە بە تەواوی سوتاوە و دەڵێن ئەم چالاکیە دیاری بە هاوڕێ هەبوون و بۆتانیان کردووە کە لە 15 ئەیلولدا لە ئاماژ شەهید بوون. هەر لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوەش کراوە تا کۆتایی هێنان با هێرشە داگیرکاریەکانی سەرخاکی کوردستان و گۆشەگیری سەرزیندانیانی سیاسی درێژە بە چالاکیەکانیان دەدەن لە گەورە شارەکانی تورکیا. هەپەگە ناسنامەی سێ شەهیدی ڕێگای ئازادی کوردستانی ڕاگەیاند و دەڵێت وەک ڕێچکەگیری هاوڕێیانمان کە ناوی خۆیان لا مێژووی ئازادی گەلی کوردان نووسیوە لە کەسایەتیاندا هەوڵ دەدەین ببینە شایستەی شەیدانمان. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە ڕاگەیاندراوێکدا ناسنامی سێ شەهیدی گەریلاکانی ئازادی کوردستانی ڕاگەیان کە لە بۆسەی هێزەکانی ئێراندا لە هەرێمی کۆتۆڵ شەهید بوون. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە هاوڕێیانمان ڕێناس هۆگر و بەرخۆدان لە کاتی پەڕینەوەیان لە هەرێمەکەەوە بۆ هەرێمێکی دیکە لە 19 تەموزی 2024دا لە بۆسەی هێزەکانی ئێراندا لە هەرێمی کۆتۆڵ شەهید بوون. ئاماژیان بەوەش کردووە هاوڕێیانمان ڕێناس هۆگر و بەرخۆدان وەک جەنگاوەرێکی فیدایی گەلەکەمان لە هەموو گۆڕەپانێکی تێکۆشانیاندا با شێوەیەکی هێژە نوێنەرایەتی میلیتانیەتی ئاپۆیان کردو تا دوا هەناسی خۆیان با دڵسۆزبوون بۆ بەهاکانی ئازادیمان کە با قوربانیدانی گەورە ئافرێنراوە تێکۆشان. هاوڕێیانمان ڕێناس هۆگر و بەرخۆدان لە گۆڕەپانە بەهێزە وڵات پارێزیەکانی کوردستاندا لا گەڤەر، جەزیرە و مەخمور با بەشداری نێو تێکۆشانی ئازادی گەلەکەمان بوون. لە هەموو ساتێکی تێکۆشانیاندا با شێوەیەکی فیدایانە ژیان و جەنگان با هەڵویستی تێکۆشەری و کەسایەتیانەوە بوون با پاسەوانی هێڵی پارتی پەکەکەمان. هەروەها هەپەگە ئەوەشی خستوۆتە ڕوو هاوڕێیانمان بەو بەهایانەی کە لە نێو تێکۆشاندا ئافرێندویانە ناوی خۆیان لە مێژووی ببورن لە کۆتایی ڕاگەیاندراوەکەشدا هەپەگە جەخت دەکاتەوە. بەم هەستەمانەوە سەرخۆشی خۆمان بۆ بنەماڵی هێژەی هاوڕێیانمان ڕێناس هۆگر و بەرخۆدان خەڵکی وڵات پارێزی گەڤەر، مەخمور و جەزیرەی بۆتان و گەلی وڵات پارێزمان دەردەبڕین. بەڵێنمان دووبارە دەکەینەوە لا پێناو ئاواتەکانیاندا تێکۆشانمان گەورەتر بکەین. هەپەگە ناسنامی ئەو شەهیدانەی بەم شێوەیە خستووەتە ڕوو بەدران ئەرین بە ناسناوی ڕێناس جەڤیان لا گەڤەر لەدایک بوو لە 19 تەموزی 2024 لە کوتۆڵ شەهید بووە. شەریف ئادەلم بە ناسناوی هۆگر بۆتان لە شرناخ لەدایک بوو، ئەویش لە 19 تەموزی 2024 شەهید بووە. هەروەها ڕزگار کارا بە ناسناوی بەرخۆدان گۆیی ئەویش لە 19 تەموزی 2024 لە کوتۆڵ شەهید بووە.
بە پێی زانیاریەکان کەمێک پێش ئێستا دەوڵەتی داگیرگەری تورک بردومانی چیای مەتینای لە سنووری شاری دۆک کردووە تا ئەم ساتە زیانی گیانی و مادیەکانی بردومانەکەی دەوڵەتی تورک بۆ سەر ناوچەکان نەزانراوە. وەزارەتی ناوخۆی عێراق سەبارەت بە دەستگیرکردنی چەتەیەکی داعش لە سنووری پارێزگای کەرکووک ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە چوارچێوەی هەوڵە ئەمنیە بەردەوامەکانی یەکەکانی پۆلیسی فێدراڵی و جێبەجێکردنی فەرمانی دادوەر توانیویانە لە هەڵمەتێکی ئەمنیدا چەتەیەک دەستگیر بکەن و ئاماژە بەوەش دەکەن ئەو چەتەیە لە گوندی هۆر سەفین لە شارۆچکەی عەباسی سەربا پارێزگای کەرکووک و لە ماڵەکەی خۆیدا دەستگیر کراوە. هەروەها ئەو چەتەیە با پێی مادەی 4 تێرۆر داواکراو بووە. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەدا ئەوەش خراوەتە ڕوو تۆمەتبارەکە با پێی پێویست مامەڵی لەگەڵ کراوە و ڕەوانەی لایەنە پەیوەندیدارەکان کراوە. گروپی مقاومەی ئیسلامی عێراق لەبارەی هێرشکردنە سەر ناوچەی جۆلانی ژێر دەسەڵاتی ئیسرائیل ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە چوارچێوەی پشتیوانیەکانی گەلی فلستین و لوبنان هێرشیان کردە سەر ناوچەی جۆلانی ژێر دەسەڵاتی ئیسرائیل و ئاماژیان بەوەش کردووە هێرشەکە لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانە بووە و تا ئێستا ژماری زیانی گیانی و مادیەکان دیار نییە. لە دوای هێرشەکان ئیسرائیل بۆ سەر لوبنان ئەمە سێهەمین هێرشی گروپی مقاومەی ئیسلامی عێراقە بۆ خاکی ئیسرائیل و تێ ئاماژەیە لە دوای پەرەسەندنی ئاڵۆزی و گرژیەکانی نێوان چەکدارەکانی حەماس و سوپای ئیسرائیل لە غەزە بەرەی مقاومەی ئیسلامی عێراق دژی ئیسرائیل و هاوپەیمانەکانی وەستاوەتەوە و هێرش دەکاتە سەر بنکە و بارەگاکانیان. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.